سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سۆرانین بۆ قسەکردن لەسەر پلان و بەرنامەکانی ئەو بەڕێوەبەرایەتیە بۆ ساڵی 2005 کە خۆی لە چیە بینێتەوە بۆ مەبەستە کامەران حوسێن مامەن بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سۆران لەگەڵمانە بێ کامەران وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سۆران چ بەرنامە و پلانێکتان هەیە بۆ ساڵی 2025 بۆ گرنگجیدان بە سێکتەری کشت و کاڵ لە ئیدارەی سۆران. سڵاو لە جەنابتان بەخێر هاتنتانەکەین. طبعاً وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵ ئێمە پلانمان داناوە و پلانەش لەسەر ئەساسی پێداویستی مەنتیقا و لەسەر ئەساسی زەروریەتی ئەو شتانێک کە پێویستە ئەو لەوێتیان بدرێتەوە زوو جێبەجێ بکرێن. لەوانەیە هەندێک لە شت تەموعی ئێمە لە کاتی ئێستادا نێتە بواری جێبەجێکردن، بەڵام ئەوەی کە ئێستا پێویستە باسی بکەین هێنانەکایەوەی یاخود دروستکردنی نەمامگەیەکی مۆدێرنە بۆ ئەوەی بتوانین بایەق بە مەسەلەی باغداری بدەین و خەڵکیش لە کۆڵکڕینی نەمام لەسەر شۆستەکان بکەینەوە و سیقەیەک یاخود متمانەیەک بدەینە ئەو نەمامگان ئەو نەمامانەی کە خەڵک دەیەوێت دایان بچێنێ بەبێ ئەوەی کە زەر و زیانێکی مادیان پێ بگەینیت و ساڵانێکی زۆر کە لەوانەیە خزمەتیان بکەن و ئەو نەمامانە سوودێکی وای نەبێت و دوایش هەردوو لا تێدا زەرمەند بن. بەنسبەت نەمامگە طبعاً پێداویستێکی زەروری منتیقەیەوە لەسەر ئەساسی ئەو داتاوزانیاریانە کە ئێمە کۆمان کردوێتەوە ئێستا گەیشتنە و قەناعەتێک کە پێویستە ئەو نەمامگەیە هەبێ. هەر لەو چوارچێوەی پلانەکانی ساڵی 2025 بابەتێکێ کە زۆر گرنگەوە لە سەرەتای دەست بەکاربوونم وەکو بەڕێوەبەری گشتی کشت و کاڵ لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەستم ببوونی و بە کەمی موسساتی کشت و کاڵی کردووە. لەوانەش بۆیە پێشنیارمان کردووە ئێستاش خۆشبەختانە ڕەزامەندی وەزارەتمان بۆ هاتووتەوە داوامان لێەکە کە ناوەندێکی توێژینەوە گەشە پێدانی کشت و کاڵی بێنینەکایەوە ئەو ناوەندە توێژینەوە گەشە پێدانی کشت و کاڵی بە شێوەیەکی ئەکادمی خزمەت بۆ بواری کشت و کاڵەکە، بەڵام جێبەجێکردن و لە بواری عملیەوە چەندی پێچی ئەوش ئەگەڕێتەوە سەر ئیمکانیاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی ئێستادا کە کۆمەڵە قەیرانی دارایی هەیە بەڕاستی کە تەسیری لە هەموو لایەنەکانی ژیان کردووە. ئێمەش هەر وەکو بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ بێبەش نەبووینە لە تەسیری نێگەتیڤی ئەم قەیرانە ئابوووریە. ئەو ناوەندە توێژینەوە گەشە پێدانی کشت و کاڵیە تەمان زۆر موسساتی کشت و کاڵی لە خۆی ئەگرێ، موسساتی مهم هەر لە ناوەندی ڕاوێژکاریەوە بگرێ، باغداریەوە بگرێ، بانقی تۆیەکان و شوێنی بیستیباڵ و ئاهەنگەکان و بە بازاڕیکردن و پەروەردەی ژینگەیی تایبەت بە مناڵان کە تەرکیزمان کردوتە سەر 14 خاڵێکی زۆر گرنگ کە دەبێت لە دانیشتنیەکی تێر و تەسەل بتوانین ئێمە باسی ئەوە بکەین. ئەمە بەنسبەت ئەو پلانانە کە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵ لە هەکمەماندایە بۆ 2025. شتێکتر هەبوو هەر لە پلانەکەیوە پۆندی هەرەوەزی، ئەو پۆندی هەرەوەزیەت چیە گەرباس؟ پۆندی هەرەوەزی طبعاً ئەوەشیان خۆشبەختانە ڕەزامەندێکی دارایی هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو پۆندە هەرەوەزیانە بۆ ئەو ناوچانەنە کە کەم ئاوی تێدا باوە یاخود بڵێن پێویستیان بە سەرچاوەی ئاوا بۆ بژانەوەی سێکتەری کشت و کاڵ جاچ بە مۆستی باغداری بێت مۆستی کشت و کاڵ و داچاندن بی. ئەو پۆندانە بە هەماهەنگی لە نێوان حکوومەتی هەرێم و یاخود بڵێن وەزارەتی کشت و کاڵ و زۆر جاریش منەظەمات دێ پاڵپەشی دارایی پێشکەش بۆ پۆندانە دەکەوە لەگەڵ خەڵک و دانیشتوانی ناوچەکە. دەبێت خەڵک لاری نەبوونیان هەبێ لە بەکارهێنانی زەویەکان، لە بەکارهێنانی ئەو شتانەی کە لە مەنتیقەکە پێویستیان پێوە شوێنەکە دیاریکردنی شوێنەکە وا دەبێ هەمە هەنگێکیش بکرێت لە ڕووی هەرەوەزیەوە. بۆیە ئەو ناوەی لێنداوە چکە بە هاوکاری حکوومەت و ڕێکخراوەکان و خەڵک دەکرێت و ئەوش ئیسیفادەی تەمان سێکتەری کشت و کاڵی. ئەوانم بە کورتی وەڵام بدەیتەوە. ئاستی داچاندنی زەوی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چۆنە؟ بێبارانی کاریگەری لەسەرەوە هەبووە؟ بێگومان مەسەلەی وشکە ساڵی ئێمە هەر وەکو مەسەلەی کلایمەت چێنج کە ئێستا لە سەرتاسەری دنیا هەیە، ئێمەش بێبەش نەبووینە لەو قەیرانەوە. سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش وەکو ساڵان ئەگەر ببینین داتاکان بەراورد بکەین دەبینین زۆر جیاوازی هەیە لە ڕوو سەرچاوەکانی ئاو ئەو بارانەی کە ساڵی پارباریە لەگەڵ ئێستا و ئەو وشەی کە ئێستا دەبینن. طبعاًەوە تەسیری خۆی هەیە لە کەمی داچاندن و متمانەی زوتیاران بەو گەروبوومانەی کە دێمین
بە تایبەتی کە پشت بە ئاوی باران دەبەستن بۆیە بە شێوەیەکی گشتی داچاندن لە ناوچەکە لە چاو ساڵانی پێشوو یاخود لە چاو ساڵی پار کەمترە تەنها داچاندنیش لەلایەنی داچانیش و پێویستە ئاماژە بۆی بدەم کە داچاندن بەخۆی لە ناوچەکەم لەبەرەوەی پانتایی زەوی کشت و کاڵیەکان کە منوە منتیقەکە منتیقەیەکی شاخاویە لە چاو شوێنەکانی تر وەکو هەولێر یاخود سلێمانی یاخود ئەو شوێنانی کە دەشتیان زۆرە بە شێوەیەکی گشتی داچاندن کەمە ئەو داچانێک کە هەشە بە مەبەستی بژێوی تایبەتە یاخود بە مەبەستی هەندێک لە جێبەجێکردنی پێداویستی ئەو کۆمپانیایانە یاخود ئەو پرۆژانە ئاژەڵداریانەیە کە بۆ خۆیان بەکاریاندن جاوێنجە یاخود گەنمەشامیە بەو شێوەیە پرسیاری من لەسەرەوە بێ بابەتی خانەنشین بوون ئێوە شەکرێتەوە حتممە وەکو بەڕێوەبەرایەتیەکی حکومی چەند فەرمانبەرتان خانەنشینە بێ و تا چەندیش بۆشایی لە ڕووی توانای میلاکات دروستە بێت وەڵا جەنابتان دەزانن ئەو بڕیارە زۆر بە پەلە و جێبەجێکردنیشی هەل لە ینی کاتی دەرسونیەوە دەبی جێبەجێ بکرێت ئێمە وەکو بە سنووری بەڕێوەبەتی گشتی کشت و کاڵی ئیدارەی سەربەخۆ سۆران بە 6 قەزا و 13 نەحیەوە 33 فەرمانبەرمان هەیە کە شمولی ئەو خانەنشینەکە خۆشبەختانە بەشی زۆری ئەو فەرمانبەرانە لەوانەیە خزمەت گوزار بن لە ناویشیاندا بەڕێوەبەری کشت و کاڵی مێرگە سۆرە کە ئەوێش دەبێت لە ئایندەدا جێگرەوەی بۆ بدۆزینەوە بۆ جێبەجێکردنەوە ڕایکردنی کارەکانمان بەڕاستی پێویستە حکوومەتی هەرێمیش ئەم بابەتە و خانەنشینکردنی ئەو ژمارە زۆرەی فەرمانبەران بە دەرفەت و هەلێکی باش بزانێ بۆ دامەزانی کۆمەڵە گەنجێک و توانە و تاقەیەکی ئەکادمی بدەنە سێکتەرەکان ئێمەش وەکو کشت و کاڵ هەڵبەتە هەوڵە دەین کۆمەڵێک لە مەهەندسی کشت و کاڵی کە خزمەت بۆ بوارە بکات دابمەزێنن بەخێر مەسەرچاوە بەڵێ بنێرانی زاری کرمانجیەوەی بینیتان قسەکانی کامەڕان حوسێن مامەن بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سۆران بوو بۆ قسەکردن لەسەر پلانی پەرەپێدانی کەرتی کشت و کاڵ لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران